من زانا خضر ئەمین کوڕی مام خدری حاجی کاکەمینی مام خدری ئاشۆن ناسراوە. نزیکەی 32-33 ساڵە لێ ڕووکانەکارم کردیا. لێ ڕووکانە ساوار لێ دەکرێت، گەنم لێ دەکرێت بۆ ئاردی بڕوشە، گەنمە کوتایە، خەرە خەرمانە، نیسکە بە بابەتەکانی ترەوە. ئەو کاتی نرخەکەی نزیکەی 1400 و تقریبان 20 دینار بووە. شەریکەی خۆی 3 جار هاتەوە بیباتەوە بەس کرد نەماندا. نزیکەی 4 میلیۆن دلار زیاتر دەیکرد نەماندا. هەر پاراستومانە و هەر دەی ببینێ و هەر ماشەوە ئاشە.